لە نێوەندی قوڵبوونەوە و بەردەوامی قەیرانەکان لە هەرێمی کوردستان کە بەهۆی سیاسەتی تاگڕەوانە و خۆرخکاریەوە هاتووەتە ئارا تا دێت فشارەکانی سەر هەر سێ لایەنی پێشووی ئۆپۆزیسیۆن زیاتر دەبێت و خەڵک و دەنگدەرانیان داوای چارەسەری ڕیشەیی دەکەن. لەو چوارچێوەیەشدا کشانەوە لە حکوومەت خواست یاخود ڕێگەچارەی پێشنیازکراوی بەشێک لە بنکەی جەماوەری ئەو لایەنانەیە. لەگەڵەوەی پرسی کشانەوە لە حکوومەت لای هیچ کام لە لایەنە بەشدارەکانی حکوومەت یەکلایی نەبووەتەوە، هاوکات لایەنەکانی پێشووی ئۆپۆزیسیۆن ڕای دەگەێنن بەشداری ئەوان لە کابینەی هەشتی حکوومەتی هەرێم لەسەر بنەمای بەشداریەکی ڕاستەقینە بە ئامانجی چاکسازی ڕیشەیی و بنبەرکردنی گەندەڵی و پاوەندخوازی بوو. لەو چوارچێوەیەشدا بەبێ سەڵکردنەوە لەو ڕێگریانی ڕوبەڕوویان دەبێتەوە کارنامە چاکسازیەکانی خۆیان تێی هەڵکێشی بەرنامەی کابینەکە کرد و لە پاڵ جێبەجێکردنی کارنامەکانی خۆشیاندا لە حکوومەت استراتیژی هاوبەشیان بۆ ڕاپەڕاندنی ئەرکێنەتەوەیی و نیشتیمانیەکانیان هەبووە و مەبەستیان بووە لە ڕێگەی بەشداریان لە دەسەڵاتدا کاری وە بکەن. سەرباری قەیرانی دارایی و نەبوون و دواکەوتنی موچەی فەرمانبەران و وەستانی زۆرێک لە پرۆژە خزمەتگوزاریەکان و نەبوونی کار و وەستانی بازاڕ، پەکخستنی پەرلەمان و دوورخستنەوەی وەزیرەکانی لایەنێکی بەشداری حکوومەت بە بڕیاری تاکلایەنی حزبێک پرۆسەی سیاسی لە هەرێم ڕوبەڕووی ئیفلیس بوون و چەقبەستوویەکی مەترسیدار کردەوە. وێڕای چەند هەوڵێکی نێوخۆیی و دەرەکی بۆ دەربازبوون لەو دۆخەی هەرێمی پێدا تێدەپاڕێت، هێشتا ئاسوەکانی چارەسەری ڕوون نین و بەشێک لە چاودێرانیش پیان وایە کشانەوەی لایەنەکانی پێشووی ئۆپۆزیسیۆن لە حکوومەتی هەرێم لە قەیرانەکەڵەکە بۆکان دەرباز ناکات. دەشڵێن کشانەوەی لایەنەکان دەستی پارتە دەسەڵاتدارەکان زیاتر ئاوەڵا دەکات بۆ نغڕۆکردنی جومگەکانی حکومڕانی لە گەندەڵی و قۆرخکاریدا. چاودێران ئاماژە بۆ ئەوە دەکەن ئایندەی باشووری کوردستان دوای تەواوبوونی ئۆپەراسیۆنی مووسڵ دیار نییە. مەترسی ئەوەش لە ئارادایە بایەخی نێودەوڵەتی و ئەمریکا بە هەرێم وەک ئێستا نەمێنێت. لەو چوارچێوەیەشدا هیچ گرنتیەک نییە بۆ جارێکی تر هەرێمی کوردستان و ئەزموونەکەی لە گێژاوی سیاسەتی پاراستنی یەکپارچەی عێراقدا نەسوڕێتەوە. بە بڕوای چاودێران دوای کۆتایی هاتنی داعش و گرتنەوەی مووسڵ بەهێزبوونەوەی سوپای عێراق و میلیشیا چەکدارەکان ئەگەرێکی بەهێزە و دووریش نییە بەهێزبوونەوەی سوپا و ناوەند ببنە مەترسی جددی لەسەر کەرکووک و ناوچانەی بە خەبات و قوربانی هێزەکانی پێشمەرگە ڕزگار کراون. بۆیە بە بڕوای چاودێران لایەنەکانی پێشووی ئۆپۆزیسیۆن لە بری کشانەوە لە حکوومەت و پرۆسەی سیاسی لەم قۆناغەدا پێویستە هەوڵاکانیان بە ئاڕاستەی چالاکردنەوەی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان و خستنە سەرپێی پرۆژەی چاکسازیەکی ڕیشەیی بخەنەگەڕ و فشارەکانیان لە چوارچێوەی یەکخستنەوەی نێوماڵ و گوتاری لایەنە کوردستانیەکان دابێت. لەو ڕێگەیەشەوە خەونی ئەو لایەنانە پوچەڵ بکەنەوە کە دەخوازن بە کشانەوەی لایەنەکانی پێشووی ئۆپۆزیسیۆن گۆڕۆپانەکەیان بۆ تەخت بێت و ئەوەی مەبەستیانە ئەنجامی بدەن.